پێشمەرگەی دێرینی ڕابوونی ئیسلامی عومەر عەلی چرۆستانەیی لە تەمەنی 65 ساڵیدا بەوەی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. کۆچکردو لە کاروانی ڕابوونی ئیسلامیدا ڕۆڵی بەرچاو و کاریگەریە بووە. بە وتەی هاوڕێیانی بە شێوەیەک ژیاوە یەکێک لە کارە گرنگەکانی تایبەت بووە بەگەیاندنی پەیامی ئیسلامەتی. سەرەتا لە سەریاسەوە پەیوەندی کرد بە ڕیزەکانی 22 ئیسلامیەوە، ئیتر هەلیەوە بە خەباتی چەکداری جێڕژەی بەحسوو پەروەردەی دینێکی بەرز و هین بوو. تر لەگەڵ پێشمەرەکانی ترا لە شاخەوە خەباتی بۆ دژی ڕژەی بەحسە کرد لە پێناو مانەوەی ئەم دینە. اینجاکو خولیا هینی باوکم ئەوە بوو کە ئەم دینە بە ڕێکوپێکی بگات. عومەر عەلی چرۆستانەیی گەرچی پێشمەرگەیەکی ناو کاروانی ڕابوونی ئیسلامی بووە و خەبات و تێکۆشانی بێدابڕان لە ناو کاروانە ئیسلامیەتیدا درێژە پێداوە. وێڕایەوەش نابراو لە کاری خێرخوازیدا دەستێکی باڵایە بووە و هۆکار بووە بۆ دروستکردنی چەندین مزگەوت و دەستیاوکاری و یارمەتی بۆ دەیان خێزانی بێسەرپەرشت درێژ کردووە. خوای لەبەر خاتری ئەم سەگانە من عەفوکەی، خوای لە گوناهم خۆش ببی. یعنی ئەوەندە توا بووەوە. چەند خەسڵەتێکی هەبوو ئەم پیاوە، ماڵی خۆی خۆش نەئەویست هەتا ماڵی خوا وەستاوێ. لە هەر شوێنێکە ئەرزێک شوێنێک شتێک یەکسەر فکرێکی لێ ئەکردەوە چەندەها مزگەوت و ماڵی خوای دروست دەکرد. ئەوی ئێمە شوێنی ئێرانەمان هەروەکو خێمەیەک وایە. اینجا جگە لەوە لە هەتیوانە هەتا دەستی بڕۆشتایە بە هێمنی بە سڕی بە نهێنی یارمەتی فەقیرانی ئەدا. اینجا دوای ئەوە کە لە زوڵم و ستەم کە ئیشێک لە بینی بەغا و هەڵەبجە و ناوە هەر زوڵم و ستەمێکی حیزبی بەعسی ببینایە خەڵکی بە پێی توانای خۆی ئەو خوێنەواری کە هەیبوو خەڵکی ئاگادار ئەکردەوە. بەوتەی هاوڕێوە و سەنگەرانی عومەر چرۆستانەیی هەمیشە لە کاروانی خەباتی ئیسلامەتیدا ژیاوە و لە سەرەتای تەمەنیدا پەیوەندی بە ڕابوونی ئیسلامیەوە کردووە و لەو کاروانشدا چەند جارێک بریندار دەبێت و تا کۆتا چرکەکانی تەمەنیشی ئاوات و هیوای بەرزکردنەوەی وشەی تەوحید و یەکتاپەرستی بووە. ئەوکات هاوکاریکردنی هەژار و بێباوکان و دروستکردنی مزگەوت و کاری خێرخوازی و لێبوردەیی لە کۆچکردوودا ڕەنگی داوەتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.